دەواازەی سنووری تەوێڵە بە شێوەیەکی ڕسمی بەڕووی هاتوچۆی گەشتیاراندا کرایەوە لە مەڕاستیمێکیشدا کە لێپسراوانی ئیداری و کاریگەڕی هەردوو پارێزگای هەڵەبجە و کرماشان و کەسایەتیە دیارەکانی هەڵەبجە و هەورامان ئامادەی بوون گرنگی دەواازەکە ئاماژەی پێکرا کە ڕۆڵ و کاریگەری گەورەی لە پەرەپێدانی جموجۆڵی بازرگانی و گەشتیاریدا دەبێت هاوکات هەرێک لە قایمقامی شاری پاوە و وتاربێژی جومعەی پاوە سوپاسی هەوڵەکانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتیان کرد لەوەی کە ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە لە کردنەوەی دەواازەکەدا. بازگشایی این مرز در واقع تاثیر بسیار بسیار مهمی در بحث گردشگری در بحث آمادش کردنەوەی ئەو دەواازەیە لە ڕاستیدا کاریگەری زۆری لەسەر گەشتیار و بوارە جیاوازەکانی ئابووری هەیە هەروە پەیوەندەکانیان هەردوو وڵاتیش سوپاسی لێپسراوانی هەرێم دەکەین بە تایبەت قوبات تاڵەبانی و پارێزگاری هەڵەبجە در واقع مسئولین اقلیم خصوصا جناب آقای طالبانی و پیگیری‌های جناب آزاد توفیق و فرماندار محترم حلبچه پارێزگای هەڵەبجەش ڕایگەیان کردنەوەی دەواازەی سنووری تەوێڵە کاریگەری تەواوی لەسەر کەرتەکان دەبێت و گەشەیەکی زیاتریش دەبەخشێت بە هەڵەبجە. شۆشمێ ئەمڕۆ بە فەرمی بووە بە مەرزێک بۆ هاتوچۆی مسافرین بۆ گەشتیاران ئیشەڵڵا کەس ڕووی ناکەوێتە پزیشک تەنانەت بۆ پزیشک و خەسەخانەکان کارێکە بازرگانی و توجاری و کۆمەڵایەتی و فەرەنگی بە شوێندادێ هیوادارین بتوانین لە ئایندەیەکی نزیکدا ئەم مەرزای کە مەرزی شۆشمێ تەوێڵەیە یەکێکە لەو مەرزانە کە لە بواری بازرگانی و توجاریە کار و گرنگی خۆی هەیە بتوانێت لە بواری مسافرین هاتوچۆکەران گرنگی و تایبەتی خۆی هەبێ. پارێزگاری کرماشانیش تایبەت باکردنەوەی دەواازەی سنووری سازان بۆ کاری بازرگانی ڕایگەیاند. مرز سازان نیاز به مقدمات دەواازەی سازان پێویستی بە ئامادەکاری ورد هەیە چ لە ڕووی ژێرخانەوە چ لە ڕووی توانە و ڕێکەوتنی نێودەوڵەتیەوە پشت بەخوا ئەوانیش لە داهاتوودا کاری لەسەر دەکەین. ملی نیاز به پیگیری هایی دارد که انشالله اون رو هم باید با قوت انشالله پیگیری بکنه. دەواازەی سنووری تەوێڵە دەبێتە یەکەمین دەواازە کە جموجۆڵی گەشتیاری لە سەرەتای هەفتەی داهاتوودا لە سنووری پارێزگای هەڵەبجەدا بە شێوەیەکی ڕسمی تێدا دەست پێ دەکات. تەواوی تێچووی ئامادەکاری مەرجەکەش لەلایەن ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تەرخان کرابوو. دەواازەی تەوێڵە لە پارێزگای هەڵەبجەدا گەورەترین دەواازەی سنووریە کە کاری بازرگانی و گەشتیاری تێدا ئەنجام بدرێت. ئەمەش لە داهاتوودا گەشەیەکی بەرچاو بە پارێزگاکە دەدات. سەڵات جەمیل، کورسات نیوز، دەواازەی سنووری تەوێڵە.